ئەم کاروانە ڕاناوەستێ بۆ ڕێی ژیان ڕێگەدابڕێ ئەم کاروانە ڕاناوەستێ بۆ ڕێی ژیان ڕێگەدابڕێ سەدای حەق و خوداویستی دوورین لە ژینی خۆویستی مەشخەڵێکین دوور لە سستی سەدای حەق و خوداویستی دوورین لە ژینی خۆویستی مەشخەڵێکین دوور لە سستی منارە و بەرماڵ و دەستنێش ساکینەتا بۆتە حەق بێ منارە و بەرماڵ و دەستنێش ساکینەتا بۆتە حەق بێ بڵێ سەی زەخما خەیڕابوون هاوارێکە لە نێو دەروون تا حکمی خوددا بێتە بوون ئێمەینەوەی سەڵاحەدین بۆ خوا دەژین بۆ خوا دەمرین ئێمەینەوەی سەڵاحەدین بۆ خوا دەژین بۆ خوا دەمرین دەست بەدەست نێش قورئان لە دەست هەنگاو دەرێن بۆ یەک مەبەست دەبڕین کێو و دۆڵ و بەربەست دەست بەدەست نێش قورئان لە دەست هەنگاو دەرێن بۆ یەک مەبەست دەبڕین کێو و دۆڵ و بەربەست هەڵمەت بەرن هەست لەسەر پێدەنگی تەکبیر هاتە بەرگێ هەڵمەت بەرن هەست لەسەر پێدەنگی تەکبیر هاتە بەرگێ ئیسلام مەڵبەندی ژیانە ئاوازێکی بەر خوددانە دەستورمان تەنها قورئانە ئیسلام مەڵبەندی ژیانە ئاوازێکی بەر خوددانە دەستورمان تەنها قورئانە على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برایان خوش الإسلام طبعا لا صار سيد هجري لا مانجي شوال دوای ئەوەی کە قوڕیش گەورەترین شکستی بەخۆیەوە بینی لە کوژرانی گەورەکانیان وەکو ئەبوجەهل و عوتبە و شەیبە و گەورەترین زەرەریان کرد لە ماوەی 3 ساڵی ڕەبەقا خۆیان ئامادە کرد بە هەموو شێوازێک بۆ ئەوەی زەربەیە لە موسڵمانان بدەن دیارە ئەو شەڕەیش ئامادەسازیەکی زۆری بۆ کرابوو پێباوەڕان 3000 سەربازیان کۆ کردەوە و یەکێکیش لەوانەی کە وەها قائیدی جێیشەکە بوو ئەبوو سوفیان بوو و یەکێکی تر لە گەورە قائیدەکانی ئەسب سوارەکان خالیدی کوڕی وەلید بوو کە دوای ئەوەی بۆ موسڵمان نازناوی شمشێری خۆیان پێدا کەواتە موسڵمانان عەدەدیان چەند نەفەرە 1000 نەفەر لەو ڕۆژەیە کە 1000 نەفەر بوون پێباوەڕەکان 3000 کەسن عەبدوڵای کوڕی ئوبەیەی سەلول ئەلەم شوێنە 300 نەفەری پەشیمان کردەوە 300 نەفەری پەشیمان کردەوە کەواتە موسڵمانان هاتنە چەند نەفەر هاتنە 700 نەفەر و یەکێکیش لە قسەی منافقەکان ئەیاونچی لەو نەعلەم قتالا لەتەبعناکم گوتیان ئەگەر بزانین ئەمە شەڕە و لە پێناو خۆیە بەخوا شوێنتانەکەوتی ئەرۆ کۆی لەم ڕۆژگارەیە ئاگوزەرێت بەپێی خۆشەویستان منافقین بەردەوامیشی خۆیانیان کردووە یەکەم زەربەی عەسکەری لە شەڕی ئوحود عەبدوڵای کوڕی ئوبەیەی سەلول 300 نەفەری بە زمانی لوسی خۆی پەشیمان کردەوە دوای ئەوەی کە شەڕەکە دامەزرا ئەمەیە چەند خاڵێکتان بۆ باس ئەەکەم هۆکاری ئەم شەڕە چی بوو یەکەم خاڵ خۆشەویستان پەروەردگارە فەرمێ لیەتەخیدە منکم شوهەدا بۆ ئەوەی کۆمەڵە خەڵکێک شەهید بن و بگەنەوە پەروەردگار و شەهادەتیش 100 پلەی هەیە لە بەهەشتا ئینسان کە شەهید بوو شەفاعەت بۆ 7 موسڵمانی لە خزمەکانی خۆی ئەکات بۆیە گەورەترین ئەنجام گەورەترین خۆشگوزەرانی بۆ ئافرەتی موسڵمان و پیاوی موسڵمانەوەی کە بە شەهادەت بگەڕێتەوە بەلای پەروەردگار بۆیە ئەگەر بزانین ئەم شەڕە یەکێک لەو هۆکار و دافعانی کە خەڵک لە ماڵی خۆیەوە لە مەدینە هات بۆ ئێرە بۆ ئەوە بوو لیەتەخیدە منکم شوهەدا بۆ ئەوەی ئەو کەسانی کە پەروەردگار سوبحانه وتعالى بە شەهید وەریان بگرێت ئەمەش ئەوە نییە ئینسانێک ئەڕوا لە پێناو دنیا شەڕێکەکا و ئەکوژێ یاخود لە پێناو کە سوکارەکەی و لە پێناو کۆمەڵی تەماحی دنیا شەهید بوون یەکێکە لەو نیعمەتانەی کە پەروەردگار سوبحانه وتعالى داتە موسڵمانان بۆم خاڵ خۆشەویستان لیەمیزە الخەبیث من الطیب بۆی پاک و پیس یا بکرێتەوە لەم کاتەیە کە موسڵمانان پێویستیان بە خەڵک بوو 300 نەفەر پەشیمان بوون و ڕۆیشتنەوە بۆ ماڵ پێغەمبەریان جێش عەلەیهی سەڵات وەسەلام لێرە
كواتە دووەم خاڵ بۆ ئەوەی ئینسانی مسلمان ليميز الخبيث من الطيب وحود هۆکاری هەڵماڵینی ڕووی منافقەکان بوو. سێەم خاڵ خۆشەویستان ئێمە مەقبەرەی جەماعیمان لە یەکەم ڕۆژ ئوحود ئێستاکە بۆ خەڵکی فەڵەستین و سووریا و عێراق و وڵاتانی مسلمان مەگیرن یەکەم مەقبەرەی جەماعی ئەوەدا سەحابەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بۆیە لەلای ئێمە پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمووی ئەوسعوا وأحسنوا وأدفنوا الاثنين وثلاثة في القبر وقدموا أكثرهم قرآنا فەرمووی دوو سێ براکانتان بەیەکەوە بنێژن و ئەو کەسەش پێشخەن کە زۆرترین قورئانی لەبەرە. بەبۆیە خۆشەویستان زۆر گرنگە ئینسانی مسلمان بزانێت ئەم شوێنە کە ئێمەی تیاین یەکەم گۆڕی بە کۆمەڵی مسلمانان لێرە کەواتە ئێستا بەلاتانەوە گران نەبێت ئەگەر 100 و 200 مسلمانان هەنێژن. مسلمانان ئەمەیان تاقی کردێتەوە و یەکێک لەو خۆشگوزەرانیانەی بەر ئەو شەهیدانە کەوت پەروەردگار سبحانه وتعالى لەگەڵ ئەوانە کۆمان کاتەوە شەهادەتمان بەنسیب بکات. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی أنا شهيد على هؤلاء يوم القيامة فەرمووی من شایەتی ئەدەم بۆ ئەمانە بما صبرتم فنعم عقبى الدار. الله لو شاهديك في غمر صلى الله عليه وسلم شاهدي فوقها ويجي كتري شوارم خال ضرورتي إنساني مسلمان أجاي لو بيك قد تسكات بشرة لك نبس عندك لا أنصار قالوا كان آية ناتواني بشتيان في بسين في غمر صلى الله عليه وسلم فرمي لا حاجة لنا بهم فرمي بشتيان في نابس دينو ناماني وبهيش شوازك لقل ما نابس خالي كتر خوش ويستان پروردگار بیری صحابکان اخاتو افرمی یمسسکم قرح فقد مس القوم قرح مثله افرمی اگر ایوه توشی نهامتی و ندامتی بود اگر ایوه توشی پشتار بود اگر جگر گوشکان تان لیره لگوری بکوملا ناشت فقد مس القوم قرح مثله قومکی برانبرتان کبی باورکان وکو ایوهیان توش بو وکو ایوه خلچیان بکشده بەڵام بینی مسلمان و بێباوەڕ جایە خۆشەویستان وترجون من الله ما لا يرجون ئەوەی ئێوە داوای ئەەکەون ئەوان داوای ناکەن بۆی ئەو کەسانەی کە لە بەدرا کوژران لە کافرەکان ئەچن بۆ دۆزەخ و ئەم سەحابانە ڕۆیشتن بۆ بەهەشت. بۆیە پەروەردگارە فەرمێ وتیلکە الأیام نداولها بین الناس ئەوە ڕۆژدارانێکە و لە بینی خەڵکیە گوزەرێت پێویستە ئێمەی مسلمان بزانین خۆشەویستان ئەو کەسانەی کە لێرە ڕۆیشتن خوێنیان بە هەدەر نەچوو بەروبوومەکەی ئەوەی ئێستا ئەوەی کورد هاتوونە بۆ ئێرە بۆ سەردانیکردنی شەهیدەکانی ئوحود و دوو بەسەرهاتیشتان بۆ ئەجێڕمەوە. یەکێ لەو بەسەرهاتانە خۆشەویستان بەسەرهاتی حەنزەلە غەسیلی مەلائیکە. من هەرەوە ناڵێم بۆ ئەو گەنجانەی کەوەها بە خۆیان ئەڵێن مسلمان و ئێمە ئەهلی تەوحید و ئیسلامی و بۆ ئەو خوشکانیش کە بە دوای گەنجی باشە ئاگەڕێن و هاوسەرگیری بکەن. حەنزەلە ڕەزای خوای لێ بێت کە خاتو جەمیلەی کچی عەبدوڵای کوڕی ئوبەیەی سەلول سەی لەم بەسەرهاتەکەن کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باوکی ئەم ژنە 300 نەفەری لێرە پەشیمان کردەوە بەڵام یەکەم شەوی زاوایەتی پیاوەکەی هەڵسان فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئوحود بڕۆ فریایکەوە. ئەو پیاوە یەکەم شەوی زاوایەتی مانگی هەمینی بوو هاتە ئێرە بە پرتاو بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەینا نەبێت ولێرە شەهید بوو. دوای ئەوەی کە جەنازەی سەحابەکانیان کۆ کردەوە پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەیبینی مەلائیکە هاتوون حەنزەلە ئەشۆرنەوە لە کاتێکا شەهیدیش ناشۆرێتەوە فەرمووی بڕۆن لە خێزانی بپرسن با پێمان بڵێ بزا بۆ ئەو مەلائیکەتانە هاتوون حەنزەلە ئەشۆرنەوە. فەرمووی وەڵڵاهی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە بەڕێکەوت پێی عەیب بوو خۆی بشۆرێ وتی با دوا نەکەوم و پێغەمبەر صلی الله عليه وسلم تەینابێت. ئەوە ژنەکانی ئەوان ژنێکی ئاوا ئافرەتێک کە کچی عەبدوڵای کوڕی ئوبەیەی سەلول بێ باوکی 300 نەفەر پەشیمان بکاتەوە لە شەڕەکە بەڵام خۆی بەدەستی خۆی پیاوەکەی بە گەنجی و بە جوانی و جاهێڵی خۆیشی بمێنێتەوە بەبێ پیاو نازی بۆ ئێرە و شەهید. و یەکێکی تریش لەو بەسەرهاتانە خۆشەویستان مصعەبی کوڕی عومەیر گەنجەکان گوێ بگرن ئەو مصعەبەی کەوەها لە مەکە لە هەر کۆڵانێکەوە ڕەت ئەبوو بۆنی عەترەکەی جیاوازی دایکی لە شام و یەمەنەوە قوماشی بە دیاری بۆی هێنا کاتێکە بۆ مسلمان دایکی دەری کرد بێبەشی کرد لە وەرەسە یەکەم کەسێک بوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو گەنجە شرینەی نات بۆ ئەم مەدینە یەکەم کەسێک کە ئیمامەتی کردبێ لە پێش پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام مصعەبی کوڕی عومەیر بوو. مصعەبی بێکە سوکار لێرە شەهید
كاتێک عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕەزای خوای لێبێ ئەفەرمێت کە خواردنیان بۆی ئەهێنا دەستێ کردە گریان ئەیانوت بۆ ئەگریت ئەی فەرمووە گەر خێرم تیا بوایە ئەو ڕۆژە شەهید دەبووم لەگەڵ موسعەب و لەگەڵ حەمزەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سەحابەکانی ناشت کاتێک بان سەری موسعەبم ئەدا پێیەکانی ئەکەوتە دەشتەوە کاتێک بان پێیم ئەدا دەموچاوی ئەکەوتە دەشتەوە بۆیە بانی دەموچاویم بە قوماشەکەدا و کۆمەڵێ خۆڵ و جیاوکشمان کردە بان قاچیا بۆیە خۆشەویستان ئەوە ئەو گەنجە بوو کەوەها ماڵەکەی سەروەتەکەی وەرەسەکەی جێهێشت بۆ ئەوەی ئەعلویا بێ و پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی بفەرمێ سلام عليكم بما صبرتم فنعم عقبى الدار ئەو جا ئەبێ بپرسین ئێمە بۆچی هاتوینە بۆ ئێرە ئێمە بۆچی هاتوینە بۆ ئێرە ئایا تەنها هاتوینە کۆمەڵێ قسە بکەین و کۆمەڵێ تەسویر خۆمان بکەین و بڕۆینەوە بۆ کوردستان نەخێر فێر بن ئەم شوێنە شوێنی تەوحیدە شوێنی ئیتیباعی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەگەر حەنزەڵە ماڵی لە خۆی تێکدا لە پێناو تو ئەگەر موسعەب گەنجیەکەی دانا لە پێناو من و تو کە ڕۆیشتینەوە لێرە بێ کەسێکی جیاواز بی ئەم شاخەی کە بینیتانە زۆر لە ئێستەی گەورەتر بوو بەڵام خەڵکە هات بە باوەی تەبەڕک و بەناوەی دین و بەناوەی ئەوەوە لیان بردە تاوەکو ئاواکەمەوە بوو بۆتان نییە لێرە خۆڵ بەرن ئێوە شوێنی ئەڵڵایە کەوتونە وەهوە معەکم ئەینەما کونتم بۆت نییە لێرە خۆڵ بەری بۆت نییە تەوەسول بە قەبر بکەیت ئێرە شوێنی ئەوەیە عەقیدەکەت دەمەزەر بکەیتەوە شوێنی ئەوەیە تەوحیدەکەت ڕاست بکەیتەوە شوێنی ئەوەیە دانشی بۆ ئەو دەمەی خۆمان کە ڕۆژ تا ئێوارە غەیبەتی پێەکەین ئەو دەمەی خۆمان کەوا ڕۆژ تا ئێوارە لە چاک و خراپ ناکۆرینەوە ئەو چاوەی کە لە نەزەر نایگرینەوە بیر بکەنەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە کۆتایی جەنگەکەیە مسلمانان بە هۆکاری یەک تاوانەوە تاوانەکەشی بوو ئەم شوێنەی کە لەسەرین پێی ئەوترێت جەبەل ڕوومات جەبەل ڕوومات یعنی چی یعنی چیای تیر هاوێشەکان وەکو چۆن ئێستا قەناس بەدەست پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دایانینا فەرمووی ئەگەر تەیر ئێمەی خوارد نێنە خوارەوە ئەم شاخە جێ نێڵن توشمان بگرن بۆ لەبەرەوەی بێباوەڕەکان لە بینی ئەم چیایە و ئەو چیایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەمانەی لێرە دانابوو بۆی خالیدی کوڕی وەلید لە پشتەوە نەسوڕێتەوە بە ئەسپەکانەوە خالید لەبەرەی مشرکینی قوڕەیش بوو ئەو کاتە ڕەزای خوای لێبێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە یەکەم جەولەی شەڕەکەیە بێباوەڕەکان ڕایان کرد ئەمانیش لێرە وتیان با بچینە خوارەوە کورێ ئێمە شتێکمان دەستکەوێت بۆ یەک پەروەردگارە فەرمێ فەلیەحذەر الذین یخالفون عن ئەمره ئەن یصیبهم فتنة ئەو یصیبهم عذاب ئەلیم سەحابەکان هاتنە خوارەوە کە گەیشتنە ناو ڕاستی شەڕەکە خالید بەس هەفتا ئەسب سوارەوە گەیشتە کوشتیان و سەحابەکان شکان بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و سەحابەکان پشتیاندایە ئەو چیایەوە ئیتر توانای بەرگری نەما بڵاو بۆەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شەهید بووە بۆیە سەحابەکان لەو کاتەیە گەورەترین جوهدیان کرد کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شەهید نەبێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پاڵیاندایە ئەو چیایەوە کە لەوێ خۆیان تۆزێک ئیستیقرار کرد ئەبوو سوفیانی کوڕی حەرب هاتە پەنای چیاکە هاواری ئەکرد ئەیوت ئوعلو هوبەل ئوعلو هوبەل ئەیوت هوبەل یەکێ بوو لە خواکانی مشرکینی قوڕەیش ئەیوت هوبەل گەورەیە کوا ئەڵڵاکەی ئێوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی وەڵامی مەدەنەوە هیچ مەڵێن ئەوان کە قسەی غەڵەتەکەن ئێوە خۆتان بگرن وازی نەهێنا ئیمامی عومەریش خۆی پێ ڕاگیر ناکرا فەرمووی نابێ بێدەنگی فەرمووی پێی بڵێ الله ئەعلا وئەجەل پەروەردگار بەرز و بڵندە قەتلانا فی الجەنە وقەتلاکم فی النار ئەمە معادلەکەیە ئەو کەسانی کە لێرە شەهید بوون چوون بۆ بەهەشت بەڵام باو باپیر و کەس و کارەکەی ئێوە کە کوژراون ئەچون بۆ دۆزەخ ئەمە معادلەکەیە ئیمە النەسر وئیمە الشەهادە داواکەم لە پەروەردگار سوبحانه وتعالى هاتنمان بۆ چیای ئوحود بەیمان تازەکردنەوە بێت لەگەڵ ئەو دڵانەمانە کە دوای دنیا کەوتووە لەگەڵ ئەو چاوانەمانە کە زۆرترین شتی دنیای پێبینین سەیری قورئانی پێ ناکەین داواکەین لە پەروەردگار سبحانه وتعالى أن يجمعنا بهم في دار مقامته اللهم اجمعنا بهم في دار مقامته پەروەردگار داوا لێکەین لەگەڵ ئەم سەحابانەیە کۆمان بکەیتەوە اللهم اجمعنا بهم في دار مقامتك اللهم اجمعنا بهم في دار مقامتك يا الله لەگەڵ ئەوانە کۆمان بکەیتەوە اللهم يا ربنا لكل منا مسألة اللهم أعطي سؤلنا اللهم أعطي سؤلنا اللهم انصر المستضعفين من المسلمين يا رب العالمين اللهم انصر إخواننا في فلسطين وفي كل مكان اللهم اجعل بلاد المسلمين آمنا رخاء سخاء يا الله ولاتمان بپارێزی
تسلیمی ساڵم و ستەمکارمان نەکەی نەمان دەیتە دەست خەڵکی نەزان و نەفام یا الله وڵاتی مسلمانان سەر بخەی یا الله داوا لێکەین و لێدەپاڕێنەوە هەر خوشک و برایەک هاتووە مەسئلەیەکمان هەیە داوا لێکەین قەرزارەکانمان بۆ ئاسان بکەین داوا لێکەین پەروەردگارە بە ناوی جوانت بە سفاتی بەرزت هەر یەکێ لە ئێمە کێشەیەکی هەیە بۆمان ئاسان بکەین هەر یەکێک لە ئێمە بەتەمای هاوسەرگیری حەڵاڵە بۆی ئاسان بکەین هەر کەسێک لە ئێمە داوای حەج ئەکا حەجی بەنسیب بکەین خوشکێک داوا ئەکا ئەڵێ داواتان لێ یەکەم دوعام بۆ بکەن لە مەدینە بمرم یا ربی خوایە ئەگەر لە خێرێکی ترا نامان بیتەوە بەقیع بە نسیبی هەمومان بکەین یا الله بەقیعمان بە نسیب بکەین یا الله داوا لێکەین و لێدەپاڕێنەوە خوشکێک نەخۆشی نەخۆشخانەی هیوایە و لەگەڵ ئێوەی داوای دوعای خێرتان لێکە یا الله شیفای بکەین یا الله شیفای نەخۆشی مسلمانان بدەین یا الله دڵمان لەسەر ئیستیقامەت دامەزراو بکەین یا الله هەر کەسێک لەم برایانە لەم کەسانە لێرە چاکەیەکیان ئەنجام داوە بۆ قیامەتی خۆیان لیان وەرگری یا رب العالمین أقول ما سمعتم وأستغفر الله لي ولكم